لە سەرەتای داگیرکردنی شاری عەفرینەوە حکوومەتی تورکیا چەندین پێشەرکاری و تاوانی بەرامبەر دانیشتوانی شارەکە ئەنجامداوە و جگە لەو کاولکاری و تاڵانیی سوپای تورکیا و چەکدارە هاوپەیمانەکانی ئەنجامیان داوە. سەرباری ئەوانەش حکوومەتی تورکیا هەوڵەکانیان بۆ گۆڕینی دیمۆگرافی عەفرین چڕ کردوێتەوە. لە ماوەی ڕابردووشدا دەیان خێزانی عەربی سووری لە تورکیا و ناردۆتە عەفرین تا جێی خێزانە کوردەکان بگرنەوە لە شارەکەدا. بەپێی راپۆرتێکی ڕوانگەی سووریا بۆ مافەکانی مرۆڤ، سوپای تورکیا ڕێگری دەکات لە گەڕانەوەی هاوڵاتی ڕەسەنەکانی عەفرین بۆ زێدی خۆیان کە لە ماوەی ڕابردوودا بەهۆی پەلامار و داگیرکاریەکانی تورکیاوە ئاوارە بوون بۆ شارەکانی قامیشلو و حەسەکە و کۆبانێ. هەوڵیش دەدات لە جێ هاوڵاتی کوردانە خێزانی عەرب لە شارەکان نیشتەجێ بکات بە ئامانجی گۆڕینی دیمۆگرافیای عەفرین و لە دوایین هەوڵیشدا 150 خێزان لە ناوچەکانی غۆتەی خۆرهەڵاتەوە گواستراونەتەوە بۆ عەفرین. بە وتەی سەرچاوە ئاگادارەکانی خۆراوای کوردستان ئەو سیاسەتانەی تورکیا لە عەفرین بەکاری دێنە لە دەرەوەی یاسا نێودەوڵەتەکانە و لە ئێستادا سوپای تورکیا و چەکدارە هاوپەیمانەکانی هەمان ئەو مامەڵەی لەگەڵ هاوڵاتیانی عەفریندا دەکەن کە پێشتر داعش بەرامبەر مەدەنیەکانی ئەو ناوچانەی داگیری کردبوون ئەنجامی دەدەن. بەپێی ئەو زانیاریش کە ڕوانگەی سووریا بۆ مافەکانی مرۆڤ وڵاوی کردوتەوە، سەربازانی سووریا و چەکدارە هاوپەیمانەکانیان ڕۆژانە هاوڵاتیانی مەدەنی دەکەنە ئامانج و چەندین پێشەرکاری بەرامبەریان ئەنجام دەدەن و بە زۆر ماڵ و حاڵیان داگیر دەکەن، بە بیانووی جیا هاوڵاتیان دەکوژن. جگە لە هەوڵی تعلیبکردنی شارەکەش هاوکات هەوڵی بێزارکردنی تەواوی پێکاتەکانی عەفرین دەدەن. بەپێی راپۆرتە ڕۆژنامەوانیەکان لە ئێستادا ئیزدیەکانی عەفرین مەترسیان لە گەڕانەوە بۆ شارەکەیان هەیە و جەخت دەکەن لەوەی بەهۆی پێشەرگارەکانی تورکیا و ناگەڕێنە ناوچەکانیان. ژمارەك لە ئێزیدەکان کە لە ئێستادا نیشەجێ گوندی تەلقڕاحی هەرێمی شەهبان ئاماژە بۆ ئەو دەکەن کە سوپای تورکیا هاوپەیمانەکانی چەندین پێشەرگاری بەرامبەر ئیزدیەکان ئەنجام دەدەن و ماڵەکانیان دەسووتێن و ناچاریان دەکەن دەستبەرداری ئاینەکەیان ببن و بەبێ خواستی خۆیان ببنە موسڵمان. بۆیە هیچ گەرانتیەک بۆ گەڕانەوەیان نییە بۆ عەفرین، تەنها لە کاتێکدا نەبێت کە سوپای تورکیا و هاوپەیمانەکانی لە شارەکە کشابنەوە.